مشەخۆری و خۆسەپێنی پارتی و یەکێتی تەنیا لە بواری سیاسیدا کورت هەڵ نەهاتووە، بەڵکو سەرانی ئەم دوو حیزبە لە ڕێگەی دروستکردنی دامەزراوەی جۆراوجۆرەوە بۆ کەسە نزیکەکانی بەرپرسانی بنەماڵە ئەرکێکی دیکەیان خستوەتە سەرشانی بودجەی گشتی. دوایەوەی کێبڕکەی دامەزراندنی ڕێکخرا و بانک و کەناڵی میدیایی تایبەت بە خۆیان تێپەڕاند، بەم دوایانە کە سوکاری بەرپرسان دەستیان داوەتە دروستکردنی فاوندیشنی جۆراوجۆر کە خاوەنی دەیان ملیۆن دۆلار بودجەی ساڵانەن و هەموو دامەزراوەکانی حکوومەت و میدیاش خراونەتە خزمەتیانەوە. هەزاران دۆنم زەوی لە موڵکی گشتی کراوە بە ناویانەوە، ئەوانیش جگە لە بەپاڵەوانکردنی سەرۆک و نەوەکانیان کارێکی ئەوتۆ ناکەن. بۆ هەولێری پایتەختی کوردستان ڕوانگە فاوندیشن لە ساڵی 2013 لەلایەن ئیدریس نێچیروان بارزانی کوڕی سەرۆکی هەرێمی کوردستان و جێگری سەرۆکی پارتیەوە دامەزراوە و سەرۆکایەتی دەکرێت کە ئەو کاتەی دامەزراوەکەی ڕاگەیاند تەمەنی تەنیا 17 ساڵ بوو. ئەم دەستگایە وەک لە پێگە ئەلکترۆنیەکاندا هاتووە کار لەسەر خوێندن، پەروەردە، گەشەپێدانی ئابووری، تواناسازی لاوان، پاراستنی ژینگە و کاری خێرخوازی دەکەن بەبێ ئەوەی ئاماژە بە بڕ و خەرجی و بودجەی ساڵانەیان بکەن. لە بەرامبەر ئەوانیشدا ئارین بارزانی کوڕی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم و جێگری سەرۆکی پارتی کوردستان فاوندیشنی دامەزراند و چەند دامەزراوەیەکی لەبارەی کاری خۆبەخشی و گەنجان و ژینگە و هەلیکارەوە خستە ژێرچەتری خۆیەوە. بە پێی زانیاریەکان تەنیا ئاهەنگی کردنەوەی دامەزراوەکە سەدان هەزار دۆلاری تێچووە و دەیەوێت ژمارەی خۆبەخش و هاوکارەکانی ساڵی داهاتوو بگاتە 1000 کەس. هەر بۆیە چاوەڕێ دەکرێت بودجەی دامەزراوەکە ساڵانە ملیۆنان دۆلار تێپەڕێنێت. لەلایەکی دیکەوە لە سنووری سلێمانی ڤیم فاوندیشن دامەزراوە کە ئەویش لەلایەن لاڤە مەلا بەختیار هاوسەری بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە سەرۆکایەتی دەکرێت و وەک لە ماڵپەڕی سەرەکی خۆیاندا باس کراوە گرنگی بە بابەتی گەشەپێدان و ژینگە و تەندروستی و هۆشیاری دەدەن و فەرمانگەکانی سلێمانی خراونەتە خزمەتیان. ڕێباز فاوندیشن کە دەرباز کۆسرەد ڕەسوڵ سەرۆکی بۆردەکەیەتی و لەلایەن بنەماڵی کۆسرەد ڕەسوڵ جێگری پێشووی سەرۆکی هەرێم و سەرکردە لە یەکێتی نیشتیمانیەوە خاوەندارەتی دەکرێت. وەک لە پێناسەکەیاندا هاتووە کار لەسەر بوارەکانی پەروەردە و تەندروستی و مرۆیی دەکەن. هەروەها سید فاوندیشن دامەزراوەیەکی تایبەتی شێری گراهام هاوسەری قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو برای سەرۆکی یەکێتیە کە کار لەسەر مافەکانی ژنان و منداڵان دەکات و یەکێک لەو دامەزراوانەیە کە دەوترێت ئاسانکاری بۆ ڕێکخراوەکانی داکۆکیکاری جێندەر لە سنووری سلێمانی و هەڵەبجە دەکات. فاوندیشنەکانی منداڵ و هاوسەر و کەسوکاری بنەماڵە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان بە بودجەیەکی زەبەلاحەوە کە نازانرێت لەکوێوە هاتووە و چۆن خەرج دەکرێت لە کاری خۆیان بەردەوامن و تا ئێستا هیچ گۆڕانکاریەکی ئەرێنی ئەوتۆیان لە ژیانی خەڵکدا دروست نەکردووە. جێگەی شانازی و سەربەرزیە کە لە بەردەم ئێوەی بەڕێز ڕاوەستاوم.